بەڵێ فواد ئەم کاتەی تۆش باش ئەوەی لە پشت من دیارە ئەمە یەکەکانی سەر بە فەرقەی پازەی سوپای عێراقین کە 12 کاتژێرە لە کاتژێر 6 بەیانیەوە تاوەکو ئێستا ئەم هێزە لە ڕێگا بووە لە بەغداوە تاوەکو ئێستا لە ڕێگا بووە کە ئێستا گەیشتۆتە نێو قەزای مەخمور ئەم یەکانی یەکەی هەڵگرتنی بۆمب و هەواڵگری و بۆم هاوێژ و تیمەکانی گەڕانن لە نێو فەرقەی پازەی سەر بە سوپای عێراقی کە بەمەستی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ و دەوروبەری هاتوونەتێ نێو مەخمور لێرەدا لە بارەگای ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ لێرە جێگی دەکرێن ئێستا هێزەکە لە ژێر ئاڵای کوردستانەوە پێشوازی لێکرا هێزی عێراقی کە سەر بە هێزەکەی عێراقی کە نزیکەی 168 ئۆتۆمبیل بووە ئۆتۆمبیلی سەربازی بووە دەبێن لە ژێر ئاڵای کوردستانەوە پێشوازی لێکراوە سەرجەمیان ئۆتۆمبیلەکان نزیکەی نزیکەی دەهەمەڕ و چەند باجەر و شۆفڵ و زیاتر لە 1000 سەرباز لە خۆی دەگرتێ واتە فەرادهاتنی ئەو هێزانە بە هەمانگی لەگەڵ بەرپرسان و فەرماندەکانی هێزی پێشمەرگە بووە؟ بەڵێ فواد ئێستا بەپێی ئەو زانیارانەی دەست ئێمە کەوتون هاتنی ئەم هێزی سەر بە فەرقەی 15 سوپای عێراقی لەسەر ڕەزامەندی سەرۆکی هەرێمی کوردستان و بە هەماهەنگی لەگەڵ ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانان بووە کە بەسەر خاکی باشووری کوردستان داخلی نێو مەخمور بوونەتەوە هاتوونەتە نزیک مەخمور جێگیر دەکرێن لەسەر ڕەزامەندی سەرۆکی هەرێمی کوردستان بووە من دەمەوێت باسەوە بکەم ئەمانە ئەو ئۆتۆمبیل سەربازیانن کە بۆ هەڵگرتنەوەی بۆمب و تیمەکانی هەواڵگری ئەوانن کە ئێستا داخلی نێو مەخمور بوونە ئەوانە بەشێکن لە یەکەکانی سەر بە فەرقەی 15 سوپای عێراقی هەفتەی داهاتوو بەپێی ئەو زانیارەی دەستی بەکەوتون جگەلەوەی کە ئێستا تیمەکە بۆ ئامادەکاری ئەوە تیمی ئامادەکارین کە هاتوونەتە نێو مەخمور ئامادەکاری دەکەن بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ جگە لەمە هەفتەی داهاتوو نزیکەی 7000 سەرباز کە لە دوو لیوا پێک دێت دوو لیوای سەر بە فەرقەی 15 سوپای عێراقی دێنە نێو قەزای مەخمور و لە دەوروبەری مەخمور جێگیر دەکرێن بەڵێ لە نێو سەربازگەی ئۆپەراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی نینەوە جێگیر دەکرێن کە دیار وایە ئێستا 1000 سەرباز لەخۆی گرتووە لەلایەن خەڵکی مەخمورەوە پێشوازی لێکراوە و من دەمەوێت باس لێ بکەم هەر کاتێک ئەو هێزە گەیشتە نێو دیبەگا نێو لە چوارڕیانی دیبەگا دەستیان کرد بە تەقەی خۆشیان کرد لە نێو ئاوارەکانی کە دەوروبەری مووسڵ و گوندەکانی دەوروبەری مەخمور بە ئەوانەی کە باوی شەڕی داعشەوە ئاوارە بوونەتەوە هاتوونەتە ناوچە ئارامەکانی باشووری کوردستان. بەڵێ فەرهاد وەڵەمەڕی پەیامنێرە ڕوودا و لە قەزای مەخمورەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکان.